بینەرانی پایتەخت میدیا ئەم کاتتان باش منەسا لە بەردەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلیم لە سەر شەقامی 16 مەتری سلێمانی وا بڕیارە کە کاتژمێریەک لە هۆڵی پرسە و بۆنە ئاینیەکانی ئەم مزگەوتە پرسەی ڕۆژنامەنووس بەڵێن ساڵح کە هاوکات برای دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراقا بەڕێوە بچێت. ئەم دیمەنانی کە دەیبینەمە ڕاستەخۆ بەردەم ئەو مزگەوتەیە کە وا بڕیارە کاتژمێریەک بۆ 4 لێرا پرسەی ڕۆژنامەنووس بەڵێن ساڵح بەڕێوە بچێت کە هاوکات برای دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراقا. بەڵێن ساڵح کە ڕۆژنامەنووس بووە لە دەنگی ئەمریکا لە بەشی کوردی ڕۆژی 30 ئادار کە هاوکات بوو لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان بە نەخۆشی کۆچی دوایی کرد لە واشنتۆنی ئەمریکا بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد و هەر لەوێ بە خاک سپێردرا و وا بڕیارە کە ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە 3 نیسان لێرا بە بەشداری چەندین بەرپرس و کەسایەتی سیاسی و هاوڵاتیان لێرەدا پرسەی خوالێ خۆش بوو بەڵێن ساڵح بەڕێوە بچێت و لەلایەن دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراق پێشوازیان لێ بکرێت. من دەمەوێت بچمە سەر ژیاننامەی بەڵێن ساڵح بە کورتی. بەڵێن ساڵح لەدایک بووی ساڵی 1961 بووە لە پارێزگای هەڵەبجە و لە ساڵی 1996 چوەتە ئەمریکا، دواتر لە ساڵی 1999 بووەتە کارمەند لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و هەتا ڕۆژی کۆچی دوایی گیان لە دەستدانی لەوێ بەردەوام بووە کە لە 30 ئاداری ئەم ساڵی 2025 کاوکات بوو لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز کۆچی دوایی کرد. بەڵێ وەک لە دیمانەکاندا دەبینن لێرە بەش بەرپرسە سیاسیەکان و کەسایەتیە سیاسی دیارەکان و بەشێک لە هاوڵاتیان دێنە ئەم هۆڵا کە تایبەتە بە پرسە و بۆنە ئاینەکان لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی تاوی کە بەشداری بکەن لە پرسەی خوالێ خۆشبوو بەڵێن ساڵح. بەڵێ وەک لە دیمەنەکاندا دەبینن بەرپرسە سیاسیەکان و کەسایەتی سیاسە دیارەکان سەردانی پرسەی بەشداری پرسەی خوالێ خۆش بوو بەڵێن ساڵح دەکەن لە هۆڵی پرسە و بۆنە ئاینیەکان لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە سلێمانی.
والذين آمنوا وعملوا الصالحات لنخففن من الجنة غرفا تجري من تحتها الأنهار نعم أجر العاملين الذين صبروا وعلى ربهم يتوكلون فالمعروف نه چشنیه اکثر دیاره بابا برو كم باجي باس نبي باجي بي لا ما بس شنو باجي بي ساعة 4 باجي قول اساس